یەکێتی نیشتیمانی کوردستان لە مانگی شوباتی ئەم ساڵەوە سەرقاڵی نەخشە ڕێگایەکە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و کاراکردنەوەی دەستگا شەرعیەکان. لە ماوەی ڕابردووش یەکێتی نەخشە ڕێگای حزبەکەی بۆ هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان و کۆنسوڵی وڵاتان ناردووە. بەڵام ئەندامێکی مەکتەبی سیاسی و حزبە دەڵێت هیچ لایەنێک پابەند ناکەین وەڵامی نەخشە ڕێگاکەمان بداتەوە. لە حقیقەتدا ئەو نەخشە ڕێگایە تەنها بوو یەکێتی خۆیەتی بۆی یەکێتی بە دنیا بڵێ بە خەڵک بڵێ من لەو زاویەوە سەیری کێشەکان دەکەم و لێرەوەش سەیری چارەسەرێکی گونجاو بۆ هەرێکێ لە کێشەکان دەکەم. لایەنە سیاسیەکان ناوەندەکانی توژینەوە ناوەندەکانی ڕاگەیاندێن ئەگەر بە پێویستی بزانن یا دەزانن تێبینیەک شتێک بۆ دەوڵەمەندکردنی نەخشە ڕێگاکە سوپاسیان دەکەین، بەڵام کەس ملزەم نییە بۆ وەڵامدانەوە. نەخشە ڕێگاکەی یەکێتی کە لە ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و ئەنجومەنی ناوەندی و حزبە پەسەند کراوە، یەکێتی نەخشە ڕێگاکەی وەک چارەسەرێکی پێویست دەبینێت بۆ دۆخی هەرێمی کوردستان. ئێستاش یەکێتی دەڵێت بە هیچ شێوەیەک لەو نەخشە ڕێگایە پاشەکشە ناکەین. ئەم خاڵە مەبدەئیانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تەسبیتی کردووە پێی وایە بە تێڕوانینی یەکێتی ئەم شتانە شتی باشن و شتی گونجاون حەلی وەسەتن بۆ ئەوەی ئێمە بگەینە دەرەنجامێک. ئەم هەواڵ و برایانەی یا ئەم دەنگویانەی کە دەرێن یەکێتی نیشتیمانی کوردستان پاشەکشەی کردووە لە نەخشە ڕێگایە کە ئەمە ئەسڵ و ئەساسی نییە. یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوامە، بەڵام ئەمە سەبری ئەوێ هەنگاوی ئەوێ. یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێی نەخشە ڕێگاکەی جگە لەوەی دەیەوێت کێشە سیاسی و یاسایەکانی کوردستان چارەسەر بکات، هەوڵی ئەوەش دەدات نێو ماڵی کوردی ڕێک بخاتەوە تا هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان بەیەکەوە بڕیار لە داهاتوو بدەن و پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان کۆدەنجی و پشتیوانی گشتی کوردی لەگەڵ بێت. یەکێتی نیشتیمانی باش دەزانێت کێشەکانی هەرێمی کوردستان کاتی زۆر و ماندووبوونی زۆری پێویستە بۆ چارەسەرکردن. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.